تەماشاوانên بەڕێز گۆهدارên هێژا دەمێ باش هێڤیا دەمێن خۆش بۆت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتین ئەف دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکێکا دیش بەرنامەی کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکە دیتر پێشکەشی هەوێن بەڕێزکەین سەبارەت مژارەکە هەری گرنگ ئەو ژی مژارە ژن و ژینگە سەربارێ وی چەندەیەک و ئش هەردوو ڕەگەزان هاتیە داخوازکردن کو ژینگەهێ بپارێزن و ژینگە دۆست بن و ژینگەهێ پیس نەکەن لێ ئەگەر ئەم تەماشای ڕوژەفا مرۆڤان بکەین ئب گشتی دەبینین لایەنێ دیتر ئانکو ئافرەت شێوازێکی گشتی پتر ژینگە دوستە و پتر ژینگەهێت پارێزیت و ژینگەل سەردەستێ ژنێ زیاتر هێتە پاراستن لەورا ئەتناوا مژارە بەرنامەی بە کوردی ئەف جارە دێ ئەڤە بیتە مژارەمە ژن و ژینگە ئەدگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان ناوێ خۆب ناوێوە خێرات نەگەگەرم جانابی مامۆستا دیکەین زۆر بەخێر مامۆستا هێژا مامۆستا گەرم تەماشای vê mijarê bikەین ڕەنگە هەموو کەسێک ببێژیت یان نەبێژیتن تێتە پێشبینیکردن ئەم چاوێت خود بینین کە ئافرەت زیاتر خوشەویستیا ژینگەهێل دەف هەیە ئەرێ ئەف پەیوەندیە چێت ناوبەرە ژن و ژینگەهێدا بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم مەسئلەی پەیوەندی نێوان مرۆڤەکان لەگەڵ ژینگە پەیوەندیەکی کۆنە دێرینە بەڵام هەمان کاتیشدا دەگوترێت پەیوەندیەکی تایبەت هەیە لە نێوان ژن و ژینگە بەو مانایی کە ینی ژن زیاتر لە ژینگە نزیکترە زیاتر لە پیا و نزیکی خۆت دەبینیت بیانی تۆ بڕوانە دەڵێن تۆ بڕۆ بۆ سەرەتاکانی زۆر زووی ڕابردووی مرۆڤایەتی یەکسەر مرۆڤایەتی دەڵێن لەسەر چی ژیاوە دەڵێن لەسەر ڕاوکردن لەسەر ڕاوکردن کەواتە وەختێ دەڵێن مرۆڤ لەسەر ڕاوکردن لە سەرەتاکان و پیاو ئەچوو دەڵێن داهێنانی کشت و کاڵ داهێنانێکی ئافرەتی بووە یعنی چونکە دایمەن ئافرەتەکە حەزی لە ئیستیقرار بووە حەزی کردووە سەقامگیر بێ لە شوێنێکا بێ نەک ئەم کون و ئەو شوێن و ئەو شاخ و ئەو دۆڕ و شیوە بگەڕێ بە دوای ڕاوکردندا لەبەرەوە دەڵێن ئەگەر ڕاوکردن داهێنانێکی پیاوانە بێ کشت و کاڵ و سەقامگیری و جێگیربوون و چاندن داهێنانێکی ئافرەتانە و ژنانە بووە لەوێوە کەوا دەڵێ ئێستا کەش نەتەوە یەکگرتوەکان دەڵێ 150 زیاتر 150 زیاتری بەرهەمی خۆراکی جیهان ژن بەرهەمی دێنێ تۆ تەماشای لاتەکانی کوردستانیش کۆ ئەنجا لێەوە تەماشای هەموو دنیا بکە یعنی ئەوەی کە زەوێکە دەچێڵێ بژن بەشداری تیاکە لە چاندنیا هەر بەشداری تێکە لە دروێنەکردنیا هەر بەشداری تێدا دەکا لە لێنانی ئەو خواردنەدا هەر بەشداری تێدا دەکا کەواتە وەکو دەڵێن پیاوەکە دێتە سەر حازری لەو بوارەدا کەواتە لێرە ئەتوانی بڵێ پەیوەندی نێوان ژن و ژینگە پەیوەندێکی تایبەتە ئەوانش کە ژینگە پیس دەکەن ئەگەر ڕێژەی بۆ بدۆزیتەوە پیاوانن زیاتر ژینگە پیس دەکەن ژنان ئافرەتان خانمان خوشکان ئەمانە ژینگە پیس ناکەن نمونەیەکی زۆر ساکار بدۆزیتەوە تا بڕۆ بۆ نمونە گەورەکان بۆیە لە ئاستی جیهاندا وەکو دەڵێ ینی کاتێکە ڕێکەوتنامەی 1992 ڕیۆ دیە جانیرۆ لە بەرازیل کە کرا پێی دەوتێت ڕێکەوتنامەی ڕیۆ لەوێدا باسدا بە سەنتەربوونی ئافرەتان کرا بۆ ژینگە یعنی گوتیانە گەبمانەوێ ژینگە پارێز بین ئەبێ لە مەسئلەیەکە چێ سەنتەر بێ چێ بکەین بە خاڵی سەرەتا و ناوەند ئافرەت چونکە ئافرەت دەتوانێت لە پیا و زیاتر لە خەمی ژینگە کە ژینگەش پیس دەبێ بە پلەی یەکەم دەبینی ئافرەت زەرەرمەند دەبێ ئافرەت زەرەرمەند دەبێ و ئافرەتیش لە لای ناخۆشە کە ژینگە پیس زەرەرمەندی ئافرەتی چێت تەماشاکە دەڵێن وەڵا ئاو پیس بوو ئاوی خواردنەوە دەست ناکەوێ بێت لە فلانە شوێن بێ ئەبینی چی ئەچێ بۆ پەیداکردنی ئاو بینن ژنەکانن دەبێ بچن ئاو پەیدا بکەن ژنەکانن دەبێ خۆراکەکان پەیدا بکەن ژنەکانن دەبێ خۆراکی سێژەمەی مناڵەکانیان و خواردنیان ئامادە بکەن خواردن بە چیدا ئامادە دەکرێت کاتێک کە دەرامەدە ژینگەیەکان بەهۆی پیسبوونی ژینگەوە ئاوی خاوێن نەبێ خواردنی خاوێنمان دەست ناکەوێت کاتێکە چۆن دەڵێ وشکە ساڵی ببێ بەرهەم نەبێ ئافرەتەکە زەحمەتی دەبینێ لە لێلانی داهێنان و دروستکردنی سێژەم خواردن بۆ مناڵەکانی کاتێک کە هەوا پیس بێ کاتێ ئاگر نەبێ هەموو ئەم گرفتانە کە تەماشاکەی ئێستاکە لە کاتی ئاوارەبووندا لە کاتی پەنابەری تەماشای خێوەتگەکان کە تەماشای وڵاتان کە کاتێکە پەنابەر و ئاوارە دەبینی چێ زۆر ماندووە بە پلەی یەکەم ژنەکان ماندوون کەواتە لێرەوە بۆ دەرەکەوێ چونکە وشەی ئیکۆ لە مانەفراوانەکەیدا ئەم ژینگە گەورەیە دەگرێتەوە ماڵە گشتی مرۆڤان ئێلم لە بچووکەکەیدا ئیکۆ ماڵە بچووکەکان دەگرێتەوە هەر شوێنێکی بچووک ئیکۆ کاتی خۆی کە چۆن دەڵێت تۆ کارێک ئەنجام دەدەی بکۆڵێ بتەوێت شتێک دروستکەیت و بیفرۆشی ژن لە چۆ دەستی بەکشت دروستکردن کرد لە ماڵی خۆیەوە ئێستش وایە ئێستش بەشی زۆری ئافرەتان و ژنان لە کوردستانە چیەکەن
لە ماڵەوە پرۆژەیەکی بچکۆلی خۆی دروست دەکە هەندێک کێک و هەندێک کشتی لەو جۆرە دروست دەکە نێرێ بۆ شوێنێکی تر دەفرۆشتێ دوای گەورەی دەکا ئەو جاتێتە دەرێ ئەیکا بە کارگە کاتە ئیکۆنۆمی هەروشەی ئیکۆنۆمی اقتصاد یعنی وەکو چی پێڵەن وەکو ئابووری نێوماڵە لە نێوماڵەوە دەستی پێ کردووە نێوماڵیش هەرکاری ئافرەتەکە لەوێەوە دەستی پێ کردووە کاڵەن ئیکۆلۆژی ئیکۆش جارێکی تر ئەم ژینگەیە هی هەمومانە پێکەوەکو لەم پێشکی کەوتر بەڵام بەشی زۆریشی هی ئافرەتەکەی نمونەیەکی چاکارەکانی ڕۆژانەت پێ بڵێم ئێستا پێ دەڵێم تۆ خۆشت ئۆتۆمبیلت هەیە شۆفێری دەکەیت باشە کە شۆفێری دەکەیت لە شەقامەکانە ئەو دیمەنت بینیوە کە وەکو ژینگە پێت ناخۆشە ئەڵێ لە جامی سیارەوە خەڵک شت فڕێداتە دەرێ وایە من پرسیار لە تۆکەم پرسیارەکە ئێستا تازەیە بۆ تۆ لە نێو ئەوانەی ئەو دیاردەیە دیوە کە خەڵک شت فڕێدا لە جام دیوتە ژنێک لەوانە نەدیوە دیوتە لەگەڵ ئەوەی کە چەند ژمارەیەکی زۆر لە ئافرەتان زام ڕێژەکە جیاوازە ئەزانم پیاو زیاتر شۆفێریەکە تا ئافرەتان تا ژنان بەڵام هەر مەبەستم لە نێو ئەو ڕێژەیە منیش نەمدیوە ئەوتە تۆش ئەڵەی نەمدیوە نازان بینەران چیاڵێن یعنی من و تۆ وا دوو کەسین ئێستاکە بیرەکەینەوە لەم ڕۆژانەی کە بە نێو بازاڕە ئەڕۆین شەقامەکانە بینین شۆفێرێک لە پێشمانە و شۆفێرێک لە دوامانە و تەنیشتمانە شت فڕێدەن لە ترافیک لایتەکان شت لە جامەوە فڕێدەن ئێمە نەماندیوە یا من و تۆ بەلایکەمەوە باوەڕۆن جارێ من و تۆ بەلایکەمەوە نەماندیوە ژن شت فڕێباتە سەر جادە بۆ چونکە ئەزانێ ماڵ ئەلێرۆ مەسەلە لە نێو ماڵدا چێ خاوێنی ماڵ دەپارێزێ ئافرەت و ژنانن کە خاوێنی نێو ماڵ دەپارێزن ئەوانن بە پیاوەکە دەڵێن بە مناڵەکان دەڵێن ئەگەتەن لە پاک و خاوێنی نێو ماڵوێ هەموو پیسکردنەوەیەکی نێو ماڵ ئەرکێکی سەربارە و دووبارە و چەندبارە بۆ ژنەکان ڕۆیکی دیتر دەما مستاگەر زاویەکە دیتر ڕەتەماشەوێ مژاری بکەین ئەرێ زەڵام ژیت ناوە ماڵێکێدا پەروەردە نەبووە کە دایکێکێ ئەو زەڵامە پەروەردە کریاری بوچی پەروەردەکە وەسا ئەلدەوی زەڵامی دروست نەکرێت کە ئیدی سبە دەربچیتن ژینگە پارێز بیت ئەمە پرسیارەکەیە کەواتە لێرەوە پرسیاری ئەوە دێت هێشتا تا ئەم ساتە وەختەش لە وڵاتی ئێمەدا وەکو بڵێ ئیشەکانیان بە جۆرێک دابش کردووە ئەویان داوەتە دەستی ژن ئەویتریان داوەتە دەستی پیاو ئیشەکانی تر وەک بڵێ بە پیاویان نەگوتە تۆش ئەبێ ماڵ بە خاوێنی ڕابگری بۆی ئێستا گلەی زۆرێک لە ژنەکان لە هەندێک لە پیاوەکان لەوەیە کە وەکو ئەو ماڵ بە خاوێنی هەموو پیاوێکیش ناتەبان مەبەستمان بە شێوەی ڕێژەیە بە شێوەی ڕێژەیە کەواتە لێرەوەی پرسیارەکە ئەوە دروست دەبێت کە یعنی مەسئلەی ماڵ چونکە بە چۆن دەڵێ خاوێن ڕاگرتنەکەی کەوتۆتە سەر ئافرەت بە پلەی یەکەم لەوێوە ئافرەت هەز دەکا نێو ماڵەکەی خۆی کە پیس دەبێ ئەرکێکیان بۆ زیاد کرد لە هەمان کاتدا ئەو زۆر هەز دەکا شەقام پیس بێ زۆری پێ ناخۆشە ژینگە پیس بێ زۆری پێ ناخۆش زەحمەتێکی خۆی بیر دەکەوێت تۆ دەزانێت چی ئەم کارە ئەنجام دەدات و جەبێت جارێکی ترچی ئەمە مەبەستان بووچی ئەوێ ئافرەتێ نەکریە پەروەردەک بوو زاروکی خۆی نێر کە فێر کەتن سبەهی بچیت ببیتە ژینگە پارێز ئەتوانم وا بڵێم ئەتوانم بڵێم ئێستا تا ئەم ساتە وەختە ینی بەشێک لەو ئافرەتانەی کە ئەم ینی چۆن دەڵێن جاران وا بوو زوو ئەنی زمانی ئێمە دایک کەم بە کوڕەکانی دەوت ئەم شتانی بەس فێری کچەکانێ کرد بۆیە بینی لای ژنەکان و ئافرەتانەوە مەسەلەی ژینگە پارێزی و پاکخاوێنی ڕاگرتی ناوماڵ لای ئەوانە ئێستا لەم بارودۆخی دنیا گۆڕا ئەوە هاتە ئاراکە ئێستا دایکان بە کوڕەکانیشیان وا دەڵێن بۆیە ئێسەنەوەیەک وەکوڵێ پەروەردە دەبێ بۆ لە مەودووە کە ئەگەر کوڕیش بێ ینی نەوە لە ڕەگەزی نێریش بێ ژینگە دەپارێزێ بۆ لە مەودووە بەمانایی کە ئەم کەسە دایکەکان ئێستا بوونە بە قودووە دایکەکان بوونە بە قودووە یعنی باوکەکان کە لە ئۆتۆمبیلەکانیان شت فڕێ دەدەن لە نێو ئۆتۆمبیلەکە مناڵەکانی تەماشای باوکیان دەکەن چاو لە باوکیان دەکەن بەس کاتی ئەبینی دایکیان واناکە ئەو کاتە هاوچێشەکە ڕاست دەبێت و دەزانن دایکیان شت فڕێ نادە جەتا ئەم ساتە وەختە ئەگەر ئێمە لە نێو خێزاندا دایک و باوک 50 حساب بکەین دایک و باوک هەردووچیان بە پێشەنگ بۆ مناڵەکان حساب بکەین ئەو کات مناڵەکان دەتوانن بەراورد بکەن بەس ئەگەر هەڵە بکەین بڵێن وڵا پیاو ئەبێ باڵا دەست بێ پیاو ئەبێ 100 چۆن دەڵێ هەموو بڕیارەکان هی ئەو بێ ئەو کاتە مناڵەکان بە چاوی بڕیار بەدەست تەماشای باوکیان دەکەن بە چاوی بڕیار بەدەست تەماشای دایکیان ناکەن لە کاتێکگە تۆ تەماشاکەی لە ڕوانگەی ئاینیشەوە خوددا هەردوو ڕەگەزی وەکو یەک داناوە لە بەرامبەر یەکتردا لەو بەرپرسیارەتەنی کە دەکەوێتە سەریان جا بێمەوە سەر باسەکە هەمیشە ینی دایکان زیاتر لە باوکان توانیویانە ببنە ئەو پێشەنگە لە بواری ژینگە پارێزی قسە دەکەم ئەو پێشەنگە بن بۆ مناڵەکانیان کەوا ژینگە پیس نەکەن یعنی کەم ڕەنگە ببیستی کەم باوک هەیە بە مناڵەکانی بڵێ شتەکان فڕێمەدەنس کەم فڕێ بمەدەنە سەر شەقامەکان و ژینگە پیس مەکەن بەس 100% دایکان تقریبا بە مناڵەکانیان دەڵێن شت فڕێمەدەنە سەر شەقام پیس مەکەن ئەوەی چەندت گەیریت مامۆستاکە و بیژنێس سروشت طبیعەتێکی ناسک هەیە
و ئافرەت ژی هەمان تەبیعەتێکی ناسکەیە یعنی لێک نزیکیەکش لایەنی سروشتی بە هەیەت ناوبەرەوەندا ئەتوانی باسی ناسکی نەکەی چونکە ئەگەر پیاوێکش کردی خۆ مانای وانە بەسەن پیاوەکە سروشتی ناسکەتە بۆ ژینگە نە یعنی باس لە چی دێ لە قیام هەیە بەها هەندێ بەها هەیە ئەم بەهایەنە لای ئینسانەکانن بەهای چۆن ئەڵێ جوانی ژینگە جوانە ژینگە جوانە ئەبێ بپارێزرێ لەبەرەوە بینی تۆ بزانێ ئەکسسواراتی ماڵ ینی هەتا لە جلوبەرگە ینی خۆی ئەمە زۆر گرنگە سوودی لێوە بگرین خدا کە مرۆڤەکانی دروست کردووە بەشێکیشی تایبەتمەندیە ئەو تایبەتمەندی ئەوەیە کە دەبینی جلوبەرگی ئافرەتان ڕازاوەترە تا جلوبەرگی پیاوان یعنی ئەم ڕێبات و شتەی لێ دەرکەی پیاوی تری نیە ینی چیترەکە بە زەوقیاتی دیتر هەر ئەوە هەیە ئیزافەیەکەی شتێکی تری وات نییە ئیزافەکەی لە ئەنجامدا ئەوەی ئافرەتان هەیەە زۆرە یعنی لە سەروی جلوبەرگەکانەوە ئەکسسواراتی ئەوان زۆر زۆر زیاترە کەواتە قیەمی جەمال بەهای جوانی لە لای ئافرەت زیاترە ئەم بەها جوانیە وای کردوکەوە مەسئلەی ماڵ و پاراستنی ماڵ و جوانی ماڵ و دیکۆری ماڵ و هەموو ئەم بابەتانە زیاتر ئافرەت کارێژنیە هەتا تەماشاکە کاچی سێری خانۆکەی پیاوەکانە چەند خان و ئەکڕن ئێستا ئەبێژنەکان لەگەڵ خۆیان بەرن بۆ چونکە ئاڵەن کاکە ماڵ بۆ ژنە بۆچی بۆ ژنە چونکە پیاوە چێتە دەرێ زۆربەی کاتیانی بەشی زۆری ئافرەتانیش کاریان هەیە بەس بەمبەستم ئەوەیە بەشی زۆری ماڵەکە گەتەماشای وڵاتی ئێمە بکەی ئافرەت یا ژن لە ماڵەوەیە ئەوانەی کە چۆن دەڵێن پیان دەگوترێ ژنی ماڵەوە سەرنجام دەبێت ینی جاران پیاو خانووی دەکڕی جۆی پێ نادە ئێستا پیاو دەبێت ڕای ژنیش وەرگێت لە مەسلەی خانوودا چونکە ئەوە ئەویشە وەکو ئەو تێدایە لە نێو ماڵەکەشدا زۆر جار لە نێو ماڵەکەشدا گە تەماشاکەی هەموو دیکۆراتێکیش دەستکاری بکەی ئافرەت لە مەسئلەی چێشتخانەکە لە چێشتخانە و مەتبەخەکە هەرە بێ 100% دیکۆرەکانی ئەو بێ بۆ چونکە زۆربەی کات ڕەنگە ئەویشی تیاابێ بەڵام ئەمە مانەی وان نییە چۆن دەڵێ ڕۆلی پیاو کەم بکەینەوە بەس ئێمە باسەکەم بۆچی چۆن ئەڵێ وەکوڵێ ئەو ئاراستەی وەرگرت ئەو ئاراستەی وەرگرت چونکە بەڕاستی ئێمە بەرەو 25 دەچین 25 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی قەدەغەکردنی بەکارهێنانی توندوتیژیە دش بە ئافرەتان لەبەرەوە کاتێک کە باسمان لە توندوتیژی ژینگەیی کرد تۆ هەر توندوتیژیەک بکەی بەرامبەر بە ژینگە ئافرەت هەستی پێدەکا ژن هەستی پێدەکا وەک ئەو توندوتیژەی بەرامبەر بەخۆی کرابێ جا لەم یادەشا زۆر گرنگە ئێمە باسی ژینگەکە بکەینکەوە بە پلەی یەکەم ئافرەت دەیپارێزێ اینجا بە پلەی دوم پیاوان زۆر باشە مامۆستا ئەگەر ئەم بەحسا پێگەی ئافرەتی بکەین پێگەهین جوورە جوور هەنێت ناوە ژیانێدا ئەرێ ئافرەت چەوە دەیکاریتن وان پێگەین خۆین جوورە جوور پێختت خزمەتە ژینگە پارێزیەدا کە سەر ڕۆیوی چەندێ یا پابندەژی ئەجاران زوو ئافرەت ژنان لە ماڵەوە بوون کە لە ماڵەوە بوون یەک پێگەیان هەبوو پێگەی دایکایەتی پێگەیەکیانێ پێگەی دایکایەتی لەوێەوە دەیانتوانی ئامۆژگاری منداڵەکانیان بکەن لە بوارە جیاجیەکاندا سەکەی ئێمە لەسەر ژینگەیە دەیانتوانی لە پێگەی دایکایەتیەوە لە نێو ماڵدا بە مناڵەکانیان بڵێن بە کوڕکچەکانیان ژینگە پارێزن ژینگە پیسمەکەن دەست بە ئاوەوە بگرن چونکە بزن زۆربەی کات مامەڵەکردن لەگەڵ ئاو لە ماڵدا لای ئەفرەت و ژنانەوەی چۆن حوشە چۆن ئەشۆن بە شێوازێک چەنێ ئاو سەرفەکەن چەنێ ئاو زەرەر لە دەر و دراوسەکانیان دەدەن چۆن چێش لێ دەنێن چۆن وا دەکەن دووکەڵ مەسەلەن نەچێ بەسەر دراوسەکاندا و ژینگە بۆ نمونە پیس نەبێ چۆن لە سەفرەیە خاک پیس ناکەن هەموو ئەم نمونانە لە لای چۆن دەڵێ لە ماڵەوە بەشی زۆری ئەو پێگەی هەبوو بەڵام ئێستا پێگەی ئافرەت لە ماڵ دەرچوو پێگەی ئافرەت لە ماڵ دەرچوو ئێستا دەتوانێت لە پێگە جیاوازەکانەوە بە سروشتە تایبەتەکەی خۆی کە ژن خەمخۆری ژینگەیە بەو سروشتەی خۆی کۆ ئەم پێگە تازانی کە ئافرەت ئێستا وەریگرتۆ دەتوانێت زۆر شت بکە بۆ نمونە ئافرەت ئێستا بەشێکی زۆری ژمارەیەکی زۆری با وڵاتی خۆمان باسکەین مامۆستایە کەواتە دەتوانێت لە ڕوانگەی ئەوەی مامۆستایە و لە بەیانیەوە تا نیوەڕۆ لە نیوەڕۆ تا ئێوارە بەم جیاوازی دەوامانە ئەم قوتابی خوێندکارە لەبەردەستی ئەم مامۆستایە کەواتە دەتوانێت ئەو هەستەی کە وەکو ئافرەت وەکو ژن هەیەتی بەرامبەر بە ژینگە بیگەێنێ بە خوێندکار و قوتابیەکانی کەواتە ژمارەیەکی مناڵەکانی ئەگەر 3 بن 4 بن 5 بن ئێستا 50 کەس لە پۆلێکە لەبەردەستی ئەوایە دەتوانێت بە 50 کەس بڵێ وانە کەواتە ژمارەکە لەبەردەستی زیادی کردووە بۆ نمونە ئێستا ئافرەت لە پێگەکانی تردا بۆ نمونە ئەتوانی بڵێ لە پێگەی تەندروستیە لە پێگەی تەندروستی جارێکی تر دەتوانێت ڕۆڵی هەبێ بۆ ئەوەی کە ژینگە پارێز بێ ئافرەت ئێستا ژنان بەشێکیان نیگارکێشن
بەشێکیان لە بواری چۆن دەڵێ هونەرە جوانەکان کار دەکەن هونەرە جوانەکان بەو هەموو ڕوبەری کە هەیەی دەتوانێت بە پانتۆمایم بە جۆرێک لە چۆن دەڵێ شانۆی بێدەنگ ئەتوانێت کار بکات دەتوانێت لە ڕوانگەی شانۆوە دەتوانێت کار بکات دەتوانێت لە ڕۆنگەی درامایەکەوە کار بکات بۆ ژینگە دەتوانێت شاعر بێ شعرێک و هۆنراوەیەک بۆ ژینگە دەتوانێت بنووسێت دەتوانێت لە بەرنمەیەک و سپۆتێکی بچووکە قسە بۆ چۆن دەڵێ باسی ژینگە بکە کەواتە لە بواری هونەرە جوانەکاندا بە هەموو بواری هونەرە جوانەکاندا دەتوانێت خۆشنووسێک بێ چەند دێڕێک دەربارەی ژینگە بە خەتێکی جوان بنووسێت و لە شوێنێکە هەڵی واسێ لە شوێنێکە پیشانی بە دەتوانێت لەم هونەرە جوانانە و لە سۆشیال میدیایە هەموو هونەرەکەی خۆی بخاتە بواری خزمەتی ژینگە پارێز ئەگەر بزڕینەوە مستە تێگەشتنەکە گشتیات ناوە جوواکی کوردەوەریدا گەر بۆ کوژنێ بە تهدید بەحەز بکەین ڕەنگە ینی دەمەدبینیتن ژن پێیگەهی جوورا و جوور vêgavkî heye anku derkevîte derve kartketin evan ha cana bête amaje pêday tiştek namû qelem dedbêjîtin afreta Kurd herdem ya ew bo ku bijniya girtî bû ya sitarekirî bû nava mal da tiştek xerîb ev û afreta Kurd bîşte derve kar biketin نەخێر لەبەر ئەوەی کە ئێمە خودای گەورە لە قورئاندا بە ئاەتێک بە هەردووکمانی و بە ژن و پیاوی فەرموو وەقول اعملوا ئیتر دیاری نەکردووە ژنە یا پیاوە ژنە یاخود پیاوە ئێمە هەمومان کارمان لەسەرەوە هەمومان پێویستە کارمجا بۆیە دەڵێن ینی ژنان و ئافرەتان بۆیە پێگەیان بڵندە لای خوددا چونکە دوو ئەرک ئەنجام دەدەن ینی وێڕای ئەرکەکانی ماڵەوە ئەرکەکانی دەرەوەش ئەنجام دەدەن جا ئێمە ئافرەتی ئێمە و ژنان لە کۆمەڵگەی ئێمەدا مەغدورن لەبەرچی مەغدورن لەبەر ئەوەی لە ئەوروپا وەک ئەرکەکانی ئەم سەردەمە قورس بۆ گۆڕاوە لە ئەوروپا ژنان ئەرکەکانی ئەم سەردەمەیان لەسرە بەڵام مافەکانی ئەم سەردەمەشیان وەرگرتووە ژنان و ئافرەتان لە کۆمەڵگەی ئێمە ئەرکەکانی ئەم سەردەمەیان لەسرە بەڵام مافەکانی ئەم سەردەمەشیان هەموو وەریان نەگرتووە وەک پێویست نییە کەواتە ئافرەتێک ئێستا پێگەی هەیە تۆڵێ ئێستا بۆ نمونە لە یەکێتی لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە سندیکاکان هەر هەمووی بۆ نمونە بە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕۆژنامەنووسانی ئافرەت هەیە کەواتە ڕۆژنامەنووسانی ژنانی ڕۆژنامەنووس ئەم هەموو پێگەیە لە بەردەستیانە دەتوانن لە بواری ڕۆژنامەنووسێکی خۆیدا بەو هەستەی کە هەیەی بۆ پاراستنی ژینگە دەتوانێت بەشێک بنووسێ ینی چۆنەڵێ هەوڵێکی زۆری هەبێ بۆ ژینگە وەرە بۆ شتی تر ئێستا ئافرەت ژنان چونەتە پەرلەمان کەواتە بەشێک و کوچۆن دەڵێ ئەگە تۆ 100 پەرلەمانتارت هەبێت لە هەرێمی کوردستان 100 واتە 30 بریتە لە ژنان و ئافرەتان کەواتە لێرەوە لە گەشتنەتە پێگەی بڕیار کەواتە زۆر گرنگە ژنان ئافرەتان ئەو پێگەی خۆشیان بەکاربێنن لە نێو پەرلەماندا لە نێو لیژنەی ژینگەدا بەتایبەت کە ئەوان کاریگەریان یەکجار زۆرە دەتوانن لەوێدا هەوڵێکی باش بن جا لەبەرەوە لە ئەنجومەنی پارێزگاکان ئەم کۆتای ژنانە خزمەت دەکا لە چۆن دەڵێ ئەنجومەنی پارێزگاکانیشدا بە هەمان شێوە ئافرەت و ژنان دەتوانن ئەو پێگەی خۆیان بەکاربێنن بۆ پاراستنی ژینگە لە حکوومەتدا تۆ وەزیرت هەیە ئافرەتە دەتوانێت پێگەکەی خۆی بەکاربێنێ لە بواری ژینگە پارێزیدا لە کۆمەڵگەی مەدەنی 6,000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تەیە بەشی زۆری ئەم ڕێکخراوانە نیوەی یا کەمتری هەر ژنان و ئافرەتان و کچانن کەواتە جارێکی تریش بارودۆخەکە وەکو گوتت پێگەی تازە پەیدا بووە لەبەرەوە ئیدی ئافرەت هەر ئەو پێگەی نییە لە ماڵەوە نەسیحەتی مناڵەکانی بکە کۆمەڵی پێگەی دیکەی بۆ دروست بووە لە نێو کۆمەڵگەدا دەتوانێت بەکاری بێنێ بۆ ژینگە پارێز مێژوێژدا مامۆستات هێتا بەحەزکردن کە ئافرەتێ ڕوولێکی گەلێکی بەرچاو هەبووە بۆ پاراستنە ژینگێ تەنانەت بەحسا نیپال تێتەکردن کە لە ساڵە 1902 بژیتن ژن بوون کە ڕێکخراوەکە ژینگەهی ڕاگەاند و فشار ئیخستنە سەر لانێ دەسەڵات کە ژینگە بهێتە پاراستن ڕاست ئەو ڕووداوەمان خوێندوێتەوە بینیومانە کە ئەنیشۆنەڵێ ڕووداوێکی ڕاستەقینێ کەواتە ئەوە ڕاستی ئەو سەرەتایە دەسەلمێنێ کە باسمان کرد ئەو قسەی کە باست کرد ئەو هەواڵەی کە باست کرد بەری 100 ساڵ ڕاستی ئەو قسەیە دەسەلمێنێ کە پێشوو لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد گوتمان ژنان ئافرەتان بە سروشتی خۆیان نزیکترن لە ژینگە و لە خەمی ئەوەدان کە ژینگە بپارێزن جا لەبەرەوە ئێستا چۆنەڵێ زەمان گۆڕا کە زەمان گۆڕا گۆشەنیگاکانیش گۆڕاوە کە گۆشەنیگاکان گۆڕا دەرکەوت لە هاتنە دەردا ئافرەتانیش هەر وەکو ئەوەی لە نێو ماڵەکانیان بن لە دەرێشدا هەر لە خەمی پاراستنی ژینگەدان جا لێرەوە زۆر گرنگە بۆ ئێمە کە بزانین ئەو عەقڵیەتە ئەو هزرە کە هەمانە لە بواری ژینگە پارێزیدا بە یەک باڵکار نەکەین تەنها بڵێن پیاوان خەریکی ژینگە پارێزی بن بەڵکو ژنان دەتوانن پێشی پیاوانش بدەنەوە بۆ ژینگە پارێزی جا لێرە قسە دێ ئەڵێن یاسا هەموو جاڵێن یاسا هۆشیاری دەڵێن یاسا و هۆشیاری کەواتە لە بواری یاسا مادام ژنان گەشتنە شوێنی بڕیار
دەتوانن لە بڕیارەکانیشدا بڕیارەکانیان بڕیاری ژینگە پارێزی بێ یان ئەگەر پیاوانیش لە بیریان چوو لە نێو پەرلەمان لە نێو ئەنجومەنی پارێزگاکان ژنان دەتوانن بیریان بخەنەوە کە ئەو بڕیارە بەڵام ئەوە ڕەهەندێکی ژینگە پارێزی تێدا نیە کەواتە مامۆستا مادەم ژنێ ئەفڕۆ لە هەبیتن بۆ ژینگە پارێزیەوە کە ئەم واقعیەن بینین ڕۆژانەدا ئەرێ ئەش ڕوێ ڕسمی و فەرمیڤە ژنان ڕێکخراو هەنە ناوێ ڕێکخراوە ژینگە پارێزیە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستاندا گوتمان زیادە 6-7 بەڵام گوتمان 220یان ڕێکخراوی ژینگەی لەم 220 ڕێژە ژنە بەڵێ لە هەمویاندا هەیە لە هەمویاندا هەیە هەموو ئەو ڕێکخراوانی کە من دیومە و یعنی چۆن ئەڵێ پێشتر لە 92 کارم تیا کرد و ئەوەشی کە ئێستاکە هەن و ژمارەیان لە یەکەوە بوو بە 220 ڕێکخراو لە هەموو ئەمانەدا کچان و ژنان و ئافرەتان بوونیان بەشدارن بەڵێ کەواتە مامۆستاکەمش ڕووی فەلسەفی و هزریڤە تەماشەی vê mijarê بکەین ئەرێ بۆچی مرۆڤ شێوازێکی گشتی ژینگە هەیە پیست دەکەن پرسیارێکی ڕەوایە کەواتە بە شێوازێکی سەرەکی ئەگەر ژینگە ئاوا گرنگ بێ و هەموو خەڵکیش دەڵێ ژینگە پارێزی گرنگە و ئەرە تۆش کەست نەدیوە ینی بڵێ پیسکردنی ژینگە کارێکی باشە وایە ئەی بۆ ئەیکەن کەواتە لێرە پرسیارەکە ئەوە دێکە لە ڕووی هزری لە ڕووی فەلسەفی بیرکردنەوە لە مێشکی ئەم ئینسانە ئەم بۆچی ژینگە ئەپارێزێ ئەوی دیکە بۆ ژینگە پیس دەکا وەڵا پرسیارێکی ڕەوایە ینی پرسیارێکە دەبێت زۆر بە وردی تەماشایکەین خۆزگا چۆن دەڵێ بیرمەندانی بواری فەلسەفا بواری کۆمەڵناسی دەروونناسی ئیشی زیاتری لەسەر بکەن ئیشی ئەوانە بەڵام ئێمە دەتوانین بەس ئاماژە بە کۆڵە چەند سەرە قەڵەمێ بکەین دەڵێن یەکێ لەو هۆکارە سەرێکیانە بریتە لە مەسلەیەکی بریتە لە قەیران کۆمەڵە قەیرانێک لە مێشکی ئینسان هەیە قەیرانێک لە قەیرانەکان کەوا لە ئینسان دەکات لە ڕووی هزریەوە وای لێ دەکات ژینگە پارێز نەبێت دەڵێن قەیرانی خراپ حاڵی بوون لە پەیوەندی نێوان ئینسان و ژینگە قەیرانی خراپ حاڵی بوون یا بەد حاڵی بوون لە نێوان ژینگە و مرۆڤدا ئەو بەد حاڵی بوونە خۆ چ دەبینیت مەبەستا یعنی چۆن یعنی ئەوەیە کە دەڵێ ئەگەر من چۆن نمونەیەکمان گوت جارێکی ینی کەسێک ئەوێ دەست درێژی بکاتە سەر کەسێک یانی ئەوێ پەلاماری کەسێ باو لێیدا وانە چی هانێدا کەوا بکە دەڵێ خۆ مناڵێکی بچووکە یا لە خۆم زەعیفترە یا لاوااسترە خۆ ناتوانێت لێمدا وایە هەمان ئینسان دەڵێنەوە فلانە کەس بۆچی حرەکەت نەکرد دەڵێ کاکە و کابرایە زەلامێکی ئاوا و بەخۆ هوەری تێدا نییە هەر پێ ناوێرێ ئەدرسێ لێداتەوە یعنی ئەوە باسم چی بوو یعنی ئینسان جاری وایە لە مناڵێکەدا لە کەسێکی لاوااستر لە خۆیدا دەڵێ ئەو ناتوانێت هیچم لێ بکە ئەوەیە واکە دەزیرەژی بکە بەس بەرامبەر یەکێک لە خۆی بەهێزتر بێ دەست ناکاتەوە پێڵێ بۆ دەست ناکەیتەوە ئەڵێ کاکە دەرەقەتی نایە کاتە ئەم قەیرانی بەدحاڵی بوون لە پەیوەندی نێوان ژینگە و مرۆڤیش ئاو هەیە دەڵێ دەوە ژینگەم پیس کرد ژینگە چیم لێکە ئاوا وای تەسەوەر کردووە ژینگە بێدەسەڵاتە هیچی لێ ناکە ئێستێمە لەم ڕۆژانی من و تۆ قسەیتیاکەین شارێکمان هەیە وەکو شاری کەرکووک وانە خەڵکەکە بە تەمای خۆ پیشاندانن لەسەر چی لەسەر ئەوەی کە زبڵ و خاشاک هەموو شارەکەی تەنیوەتەوە تۆ یەکەم کەس کە ڕۆیەکە و زبڵەکەی فڕێدا لە شوێنێکی گشتیە تەوانەوە کەم تەرخەمی حکوومەتی ئەوەیە کە شارەوانی ئەوێ و چۆن دەڵێ گرێبەستەکانیان تازە نەکردو تۆ یار شتێکی تر ئەو باسەکە لەبێ بەزمە بەسم چی دێ مرۆڤ بەڵێ ئەگەر من لێرەم فڕێدا چی ئەبێ 2 3 4 5 وای لێ دێ گەڕێکێکی بە تەواوەتی چەند گەڕێکێک شارێک هەموو شوێنێکەکە بە زبڵخان ئەوڵ بیری لێ ناکاتەوە بڵێ ئەمە چیمان لێکە ئەڵێن چاوە چی بەڵام دوای کە زۆر بوو بڕەکە وای لێ هات ئیدینە لەبەر بۆنی ئەتخەور لێ ئەکەوێ ئەی سووتێنن خراپتر ئەو کاتە دووکەڵەکە جارێکی تر تێکەڵ بە هەناسەت هەبێتەوە تووشی نەخۆشی دەکاتەوە کەواتە لێرە پرسیارەکە ئەوەیە نەڵێ ئەگەر ژینگەم پیس کرد چیم لێ دەکا زۆر خراپت پێ دەکات زۆر خراپت ئەخفتنە مامۆستا کە مرۆڤ گەلێک جارڤی ئاخفتنەویش دەواجانەبتەویش ئایا ژینگە دە چلمین کە تایگەرە سپیسکەم بۆ نمونە ئەری مامۆستا ئاخفتنە دەر ئەنجامەوە چەندی نییە کە کەسانین ڕۆشنبیر کەسانین شەهرەزاڵ بوارێ ژینگە دۆستیە نەشیە وعیەکی دروستکە ناوە خەڵکیدا نانە چونکە ئەگەر تەماشاکە وەکو گوتم بەلای کەمەوە لە 1991 مانگیدا کۆمەڵی کوردستانێکی سەوز هەیە و بوو بە 220 وانە ئەو کاتە یەک تەلەڤیزیۆنێکمان هەبوو ڕەنگە دوو تەلەڤیزیۆنمان لەم کوردستانەیە هەبوو بێ ئێستا ئەوە ژماری تەلەڤیزیۆن ناسم بەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری پرسیبتانی چەنە سەتەلایت بوو بە 40 تەلەڤیزیۆن بوو بە چەند سەد و رادیۆ بوو بە چەند سەدێک وانە ڕۆژنامەکان بوو بە چەند هەزار جاری وا هێوانە سۆشیال میدیا هەر ناژمێرێکەوە تا ئێستاکە بێ بیر لەمە بکەینەوە
بڵێن پاش ئەم هەموو قسەیە پاش ئەم هەموو وریاکردنەوەی پاش ئەم هەموو یاسایە پاش ئەم هەموو سزادانی ئەبێ بێنە سەرم شتانە ئەبێ ئەوەیە هەموو جارە من ئەڵێم کارێکەکەم من دەرگایەکەکەمەوە لە کۆمەڵاس و دەروون ناس کۆمەڵاس و دەروون ناسێک ئەم کۆمەڵگەیەمان هەموو جار دەڵێم بۆ بخوێنێتەوە کەواتە قەیرانی یەکەم قەیرانی بەدحاڵی بوونە لە نێوان مرۆڤ و ژینگە مرۆڤ دەڵێ ژینگە چیم لێ دەکات دەڵێ ژینگە پیسکە ژینگە نەخۆشت دەخ ئەی مەگەر ئەم هەموو نەخۆشیە لە پایچی دێ ئەم هەموو نەخۆشی ئێستا هەیە لە ئەنجامی پیسکردنی ژینگەیە اینجا پیسکردنی ئاوە نەخۆشت دەکات پیسکردنی خاکە نەخۆشت دەکات پیسکردنی هەوایە هەڵی دەمژی و نەخۆشت دەکات ئاوە لێ دەکات کەواتە دەبێ ئەمە بزانی دەڵێن قەیرانی دووەم قەیرانێکە لە چی قەیرانی بەدحاڵی بوون لە داهاتوو قەیرانی بەدحاڵی بوون لە داهاتوو پوردەکاریانە یعنی چۆن قەیرانی بەدحاڵی بوون لە داهاتوو یعنی ئەم ئینسانە بەس بە شێوازێکە پەروەردە نەکرێ بە باشی بەس بەرچاوی خۆی دەبینێ دووربین نییە کەواتە ئەبێ لەم بوارەدا تەماشاکەی ئەو ئینسانەی ژینگە پیس دەکا نەوردبینە نەدووربینە بۆچی چونکە ئەم کارەی ئەم دەیکا وەکو دەڵێ ئەڵێ بەردێکم فڕێدا نێو گۆمێک چی ئەبێ ئەڵێ بازنەیەکی پێ دروست دەکەم نەخێر بەدەستی تۆ نییە بازنەکانە بێتە 2 3 4 5 ئەڕوا هەتا کەناری ئاوەکە هەر بازنەی تر دروستە بێ خۆ تۆ بە ئومێدی بەردێکت فڕێدا بە ئومێدی دروستکردنی بازنەیەک لە ڕوبەری ئاوەکە فڕێدا بەڵام ئەوە دەستی تۆ نییە دوجار چی ئەڕوا کەواتە ئەم مرۆڤە بیر لەوە ناکاتەوە ئەمە ئەو فەرمودەیە کە پێغەمبەر فەرمووی من سەنە سونەتەن حەسەنەتەن هەر کەسێک کارێکی باش ئەنجام با و ببێ بە پەیڕەوێک و خەڵک لەسەری بڕوە فەلەهو ئەجروها وئەجر من عەمل بها إلى يوم القيامة ئەی ومن سەنە سونەتەن سەیئە ئەوە لێرێ ئەو کەسەی کە کارێکی خراپ ئەنجامەدا کارە خراپەکەی ئەو دوو چاوی لێکاسیان 4 5 6 ئیدێ بێ بە سونەتێک و بێ بە پەیڕەوێک و خەڵک لەسەری ئەڕوا فعليه وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة گوناهەکەی و تاوانەکەی و خراپەکارێکەی لە ئەستۆی خۆیەتی و هەموو ئەو خراپەکاریش دوای ئەو دەکرێت لە ئەستۆی ئەوە ئەدوێ مژارێ دەمام لێ نییە ئێمە بزانین ینی ئەو کەسەی کە لە نێو ئۆتۆمبیلەوە هەمووجا ئەو نمونە ساکارە دێنین ئەبێتە چ پێشەنگێ بۆ مناڵەکانی خۆی ئەو مناڵانش گەورە دەبن دەبێ ئەو ڕۆژەی کە ئۆتۆمبیل هاتوۆتە ئەم وڵاتە خۆڕوانە هەمووی 100 ساڵێکە ینی ئۆتۆمبیل ڕەنگە 100 ساڵێکە هاتوێتە ئەم عێراق ئەو کاتە ڕەنگە دە شۆفێرێک هەبوێ لە هەموو عێراقدا وایە یەکەم کەسێک کە ئەم عادەتەی داهێنا بێ و فڕێی دابێ سایقی دووەم و سێم و چوارەم و خەڵکی تر ئەبێ بە سایق و سیارە ئەکرێ و شۆفێر ئاگامان لێ نییە یەکەم کەسێک هەبووە لەم عێراقا کە ئۆتۆمبیل یەکەم ئۆتۆمبیل داخل بوو بێ یا لە هەر پارێزگایەک یەکەم ئۆتۆمبیل داخل بوو بێ لەو وڵاتە و یەکەم شۆفێری ئەو پارێزگایە ئەو وڵاتە شتێکی وای کردووە ئیدی ئەوە بۆ بە عادەت حتى ئەو عادەتە بمێنێ ئەو شەرگونابە جامێ بێ بزانین نەبینە پێشەنگی خراپ مرۆڤ ئەوە گرفتەکەیەتی نازانێت تۆ پێشەنگی ئەدڤام ژارن ڤیڕەنگەی مامۆستا ڤی چەشنەی دەبێت نها جانەبێت ئاماژە پێدەوە و وردەکاری بوو نمونە یعنی کەسێک بڵێکی ئاوێ فڕەدەتە دەرێ و زاروکێتی ببینی یان کەسێکی دیتر ببینیت ببیتە پەروەردە دەفویژی ئەرێ مامۆستا ئەڤە وەعی دەوێ گریتن باشترە بووی یانژی یاساوی بگریتن باشترە پێم وایە هەردووچی چونکە چی بکەی ینی تر ئاها مرۆڤە ینی وەکو ئەڵێ خوددا تەماشای قورئانەکەی دەکەی ئەڵێ ئەمەندە سوورەتە مەکیە ئەوەندە سوورەتە وانە مەدەنیە وەگەر یەکێک لە جیاوازەکانی بینی سوورەتەکانی مەکی و مەدەنی بدۆزیتەوە تەشریعاتەکانە کە لە ناو مەدەنیەکە هەیە لە ناو مەکیەکە نییە وەگە تەماشای مەکیەکە بکەی چەندێکە تقریباً 85 هەڵم نەکردبێ 85 سوورەت مەکیە 29کەی تری مەدەنیە ئەوکە هەردووچەکە 114 کاتۆ تۆ گەر لەم حاڵەتە تەماشاکەی وەکوڵێ تەماشای ڕوبەرە بکەی بۆ دەرەکەی خوددا ڕوبەرێکی زۆری بە هۆشیاری داوە ڕوبەرێکی زۆری بە هۆشیاری داوە ڕوبەرێکی کەمیشی دا بەڵام ئیلغای نەکردوێتەوە یعنی ڕوبەرێکی هێشتۆتەوە بۆچی ڕوبەرێکی هێشتۆتەوە بۆ یاسا ڕوبەرێکی هێشتۆ بۆ یاسا ئەگە بەراوردی بکەیت لە نێوانیان دەڕەنگە بڵێ دوو لە سەرسەی دابێ بە هۆشیاری یەک لە سەرسێشی دابێ بە یاسا ئەفاقفتنی دەستپێکی مە ئاماژە پێدای مامۆستا سەبارەت ئافرەتێک کە ئافرەت ژینگە دۆستە ژینگە پارێزە ڕێژە هەر زۆر دەف ئافرەتێتی ئەنجامدان ئەرێت تابعی وان ئاخفتنین جەنابێتە گوتیش مەڕا گوتین وێ چەندێ وەرناگریتن کو بێباکیەکێ یان نەمەسئولیەتێکێ ئەلسەر ملێت زەڵامی ڕاکەتن بیشتن ئیدیەوە نەشولاتەیە شولە ئافرەتەیە نه ئەوە بەمانای ئەوە دێ هانی بدە چکە خوددا دایمەن لە کاری خێردا پێمان دەڵێ وفي ذلك فليتنافس المتنافسون خوددا دەفەرمێت لە کاری خێردا منافەسە بکەن
خۆ زۆر کاریشەیە گە تەماشاکەی ینی ئافرەتان چوونە بەلای پێغەمبەر درودی خوای لەسەر وتیانە یا ڕەسوول الله مەسەلەن پیاوان دێنە نوێژی جەماعەت و کارەکەن و خەباتەکەن و هەوڵەدەن و ئەمانە زۆر ئەجران دەستەکەوێ یعنی ئەو پێشی ئێمە چی بکەین ڕێگەیەکی بۆ ئەوانش دۆزیوەتەوە منافەسی ئەوان بکەن بە شتێکی دیکە کەواتە لێرەوە کە ئێمە دەڵێن ئافرەت بە پلەی یەکەم ژنان بە پلەی یەکەم ژن و ژینگە نزیکترە ژن لە ژینگە پەیوەندیەکی چۆن دەڵێ ڕوحی هەیە لە نێوان ژن و ژینگەدا ئەمە ئەمە نابێتە نابێش ناشبێەوە بێتە مای ئەوەی بڵێ پیاوانە بە حەقمان نییە نە بێتە مای ئەوەی لە کاری خێردا خدا دەفەرمێ وەفی دالیکە لە چی لە کاری خێردا بکەن و پێشبەرچێ بکەن ئەگەر ئەم ببێژین ژینگە پارێزی سروشتی ئافرەتەیە ئەدوی دەمەیدا وەختی مەگوتی سروشت یعنی نەب دەستی مرۆڤیە تشتێکی چاندیەت ناوە مرۆڤیدا ئەری زەڵام ئەو مافنیە ببێژیتن ئیریەوە نە سروشتێ منە بەشێکی وتمان هاتی لەسەر ئەوە وتمان بەشێکی سروشت بۆ کاتێک کە لە نێو ماڵدا بوو لە نێو ماڵدا بوو ئیکۆ بوو لە نێو ماڵدا بوو بەس کە ئافرەت هاتە دەر ئێستا ئافرەت لە پەرلەمانە وەکو پیا و ئیشی پەرلەمانیش دەکا بەس لە ماڵش هەر ئیشەکان ئەو دەیکاتەوە بەشی زۆری کەواتە من نیشانەی ئەوەیە هەمیشە ئافرەتان وەکۆڵێ دوو ئەرکیان هەڵگرتووە یەک مافیشان هەیە جا لێرەوە لەبیرم نەچێ یەکێ لە قەیرانەکانی تر تۆ دەڵێ مرۆڤ بۆ ژینگە پیس دەکە یعنی قەیرانی سێم ئەگەر بشێ وا بڵێم بریتە لە قەیرانی هەست نەکردن بەڕووبەر و جێگە یعنی چۆن یعنی چی یعنی بۆچی مرۆڤ ئەگە پیا و بێژن بێ بۆچی نێوماڵەکەی خۆی خاوێن ڕادەگرێ بۆچی ژنان یا پیاوان حەزەکەن بەردەرگای ماڵی خۆیان خاوێن بێ بەڵام بەردەرگای ماڵەکەی تر پیس دەکەن بۆچی ژنان یا پیاوان شتەکانی خۆی فڕێداتە بەردەرگای ماڵەکەی تر چون ئەمڕۆ کامیرە هەیە خەڵکەمووی شتەکان دەبینێ زۆربەی گەڕەکەکان کامیری هەیە خەڵک ئەیبینێ جاران پەیوەندی خێزانە پەیوەندی دراوسەکان باش بوو چونکە نەیانەزانی بە ڕۆژ بەیانی هەڵەسای نەزانی کی ئەوەی فڕێداوە سە کامیرەکە ئەگەڕێنیتەوە سێرەکەی وڵای زۆر خەفەتە خۆی زۆر خەفەتە خۆی ئەگەر یەکێکی ناسیاو بێ من بەسرم نهاتۆ جیرانەکانم باشە کەس هەز بە شتێکی وانەکە بەس مەبەستم ئەوە بوو کە زۆر کەس ئێستا و گلەی و گازاندەی هەیە دەزانێ کە ئینسان لە خەمی پاچی ماڵەکەی خۆیەتی لە خەمی پاک و خاوێنی ماڵەکەی خۆیەتی بەس بۆچی لە خەمی پاک و خاوێنی دەرو دراوسەکانیشی نابێ یا شارەکەی نابێ یا ماڵەکەی نابێ کەواتە قەیرانێک هەیە لە قەیرانی تێگەیشتن لە زاراوەی نیشتیمان لە زاراوەی نیشتیمان یعنی ئەبێ بڵێن ئەگەر ماڵەکەت نیشتیمانە هەر ماڵەکەی خۆت ئەپارێزی بەس ئەگەر نیشتیمان ماڵی تۆ بێ هەمووی دەپارێزی نیشتیمان ماڵی تۆ بێ بەڵێ جەرمامس هەر سەبارەتوان ئاختنی جەنابێتە گوتی گەلێک جارە تشتێک هەیە تێتە گوتن ناوە وان کەسە ئەڤێن کە بیژنێ کرێدارن یانکو بیژنێ قەتعێکی عەرزینیەت ناوەوی کوردستانی داد بژیت باشە ئەس بۆچی ژینگا کوردستانی پارێزم کە من مەترەکە عەردی تێدا نینە پرسیارێکی ڕەوایە کەواتە لە ڕووی دەستوریەوە هەموو مرۆڤێک مافی ئەوەی هەیە خاوەنی خانووی تایبەت بەخۆی بێ ئەوە لە نەوەتەکانەوە هەر قسەی ئەەکەم لە نەوەتەکانەوە ئەیکەم و دوجار لە 2005 خۆشببختانە دەستوری عێراقیش ئەو قسەی بە هەمووتە چکۆ لە هەموو دەستوری جیهاندا هەیە و توشمە مەرجنیە باسەکە لەوەی لەو ئەمریکای بڕۆی ڕەنگە لە 65 مەترا خەڵک خانووی هەبێ 5 بە 13 خانوویەکی جوانی لە دروستەکەی کەواتە ئەمە ئەرکی حکوومەتە کارێکی باشم بیستووە لە وەبەرهێنان دەستەی وەبەرهێنان پێیان گوتم کە لەمەودووە ئەوانش هەستیان پێی کردووە گوتیان باسەکە هەچەند دوورکەوتەوە بەسقەی ناکە دەستەوە بەرهێنان گوتیان ئەو خانووبەرانەی کە دروستمان کرد لە ڕابردوو مۆڵەتمان پێدان زیاتر دەوڵەمەنەکان سوودیان لێبینی خانوو بە 20 دەفتەر پیاوی فەقیر لە شۆ 20 دەفتەر بێنێ بۆ لەمەودووە مۆڵەتی وەبەرهێنان بۆ نیشتەجێبوون ئەوان دەڵێن دەیدەین بۆ ئەو خانووبەرە بچووکانەی کە بۆ هەژار باشە و هەژار دەتوانێت بیکڕێ کەواتە ئەو کات دەبێت بە خاوەنی بەڵام من هەر باسەکەم لەوە دێ دەڵێم ئەگەر ئینسان لەسەر ئەم خاکە بوو خانووی خۆشی نەبوو زۆر قۆناغماندی و ئێمەش ساڵانێکی زۆر من خاوەنی خانوو نەبوومە منش کرێکی بوومە بەڵام ئەو کات بۆ ژینگە پیس نەکردووە ئەو کات بەو هەستە پیسم نەکردو کە وتومە مەسئلەی ڕووبەر ئەو چ تشتە وەل مرۆڤیت کات ببیتە وجدانێک دەف مرۆڤی کە مرۆڤ هەموو حاڵەتە ژینگە پیس فەرزە ڕوو لە خوا دەکەم و نوێژ دەکەم ئەوان بەخۆم گوت وله ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى هەرچی ئەرز و ژینگەی خودای من ڕووم نایە ماڵی خوددا پیسکە ئەو کات وا دەڵێ زۆر باشە مامۆستا بەڕێز کەواتەم بچینە سەروێ چەندێکە پەیوەندیات ناوبەرە تند و تیژیە هەمبەر ژنات هێتە ئەنجامدان و هەمبەر ژینگە هێتە ئەنجامدان ئەرێ چلێک نزیکیەک ناوبەرەوان هەردوو تند و ژیاندا هەیە ئێمە باشە وتمان کە باسی تند و تیژی ژینگەیمان کرد ئێستش
لەم کاتی من و تۆ قسەی تیاکەین 25 مانگ نزیک دوور 25 مانگ ڕۆژی جیهانی قەدەغەکردنی بەکارهێنانی تونند و تویژە دژ بە ژنان و ئافرەت. لەولا شۆگە تەماشای ئەمەکەین پەیوەستی کەین بە ژینگەوە ڕوانە ئێمە و جیهان هەر هەمووی گوتمان بە پەروەردە بێ یا بە سروشت بێ ژنان هەستی ژینگە پارێزیان تیا لە پیاوان بەهێزترە. ئەمە گومانی تێدانی بەڵگەنەویستە ئێستا باشە وەکو بەڵگەنەویستە ئەگەر ئەم هەستە ژینگە پارێزیە لە لای ژنان پەرە پێ بدەین باشە بێگومان ئەگەر نەیهێڵین یا کەمی کەینەوە کارێکی خراپمان کردووە چی وا دەکا ژنان ئەو هەستە باشەیان کە هەیە بە سروشتی و بە پەروەردە لە بواری ژینگە پارێزی کەم بێتەوە بۆ ئێمە زەرەرە بۆ ئێمە زیانە چی وا دەکا بەکارهێنانی تونند و تیژی مادام لە هەفتەی قەدەغەکردنی بەکارهێنانی تونند و تیژین دژ بە ئافرەتان دەبێ باسی ئەوە بکەین کە بەڕێزان تونند و تیژی دژ بە مرۆڤ هەمووی خراپە بەس بە تایبەت دژ بە ئافرەتان لە بواری ژینگەدا زیانی گەورەمان پێدەگەێنێ بۆ چونکە وەختێ تۆ تونند و تیژیت بەرامبەر بە ئافرەتێک بەکارهێنە تونند و تیژیش بە 13 جۆرە یاساکە یاسای قەدەغەکردنی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان تونند و تیژی چییە؟ 1 2 3 4 5 13 هەتا بەکارهێنانی وشەیەک تۆ زانی ئەگەر هاوڵاتیەکی خراپ پەروەردەکراو لە نێو شەقامدا قسەیەکی نالایەق ناشایستە بە کچێک بە ژنێک بڵێ کاریگەری چەند بەسەر دەرونی و هزری ئەو ژنە ئەمێنێتەوە لەو ساتە وەختە ئەو ژنە لە گرفتی ئاریشەی ئەو قسە ناشرینە لەو کاتە لە خەمی ژینگە پارێزی نابێت تا ماوەیەکی زۆر ئەو هەستەی نامێنێ بۆ چونکە تۆ تونند و تیژیت بەکارە ئەگەر لێ بێ سێریکە یعنی ئەو کەسانەی کە تونند و تیژی جەستەی بەرامبەر بە ئافرەتێک بەکاردێنن ئەگەر کەمەندامی کرد ئێمە ئەو ئافرەتە ئەو ژنە لە خەمی ژینگە پارێزیدا بوو ژینگەی ئەپاراست و بە دەست و بازووی هەوڵی ئەدا ئێستا تۆ کە کەم ئەندامت کرد کەسێکی بە سروشت پەروەردەکراوی دۆستی ژینگەت کەم ئەندام کرد ژینگە زەرری کرد ژینگە زەرری کرد هەموو مرۆڤێک کە کەم ئەندامەکرێ ژینگە پێی ناخۆشە بە تایبەت کە ئافرەت بوو مامۆستاڤێرە ئەگەر ڕوخسەت بیت پرسیارەکە دیتر هەر سەبارەت بێت چەندێ هەیە ئەگەر ئەم تەماشای ژینگە بکەین دەما بەحسا ژینگە پارێزیت کەین زۆر بە هەزرەمە بۆی چەندێکیتن کە دەوێتن تو چاندنێ بکەی ئەو کات وی دەمیداوەکو بژنێت توێت خەما ژینگەهێدا ئەرێ ئەوانها ئافرەت ئەت ناوە ماڵدات کە جوانکاریات ناوە ماڵدا ڕێخستنات ناوە ماڵدا وەکو جەنابێت ئاماژە پێدای بەردەرگەهی خاوێم کە تو حتا دوماهیکی ئەوان وردەکاریین ژیانێ ئەرێ ئەڤەژی هەر دیسان نۆشتت خزمەتە ژینگەدا چۆنەگە تەماشاکەی بەشی زۆری پیاوان ئەگە ببینی لە لای مەشتەلەکان و لە لای نەمامگەکان ئەبینی پیاوان بەشی زۆری ژنەکان هێناوێنە ئەوە خۆ بەڵگەنەویستە وایە ئەوە مانای چییە؟ مانای وایە هاندانێک بۆ ئەوەی لە ماڵەوە زەرعمانە بێ بۆی لە ماڵەوە سەوزایمانە بێ بۆی لە ماڵەوە گوڵمان هەبێت چیمان هەبێ بەشی زۆری ناڵێم چوە بە واقعەکە وایە بەشی زۆری پیاوان کە دێنە نەمامگەکان ژنان هاریان داون خۆشیان لەگەڵ یادێ جۆری نەمامەکانیش لە هەڵبژاردنێ کەواتە ئەمە هەر ڕاستی ئەو قسەیە دەسەلمێنێ کە لە نێوان پیا و ژندا بەراوردێکی سروشتی بکەین ژن لە پێشترە کەواتە دەبێت تونند و تیژی بەرامبەر بە ژنان بەکار نەهێنرێ لە ڕووی جەستەیی چونکە تۆ دۆستێکی ژینگەت تووشی کەمەندامی کرد تووشی ئازار کرد لە ڕووی دەرونی قسەی خراپ قسەی ناشرین قسەی نالایەق و ناشایستە بەرامبەر بە ژنان نەکرێکەوە تونند و تیژیە تۆ ئەو کاتە هزر و باری دەرونی تێک دەدەی ژینگە دۆستێکی سروشتیت لە ژینگە دوور خستەوە چونکە بەو گرفتەوە دەناڵێنێ بەبێ بە پیاوان بڵێن گرفتی کۆمەڵایەتی بۆ ژنان دروست مەکەن خەم بە ژنان مەدەن لە بواری کۆمەڵایەتیدا ئاخرە گەژنێک لە نێو ماڵەکەی خۆیدا هەر چاوی لەسەر ئەو پیاوە بێ بۆ چۆ ئەڕاوچی ئەکا و چی ناکا و گرفتی کۆمەڵایەتی هەبێ ئەم ناتوانێت لە خەمی ژینگەدا بێت لە کاتێککە ئەم ژینگە دۆستێکی سروشتی بوو باشە ئەگەر ئاریشەی تونند و تویژی بەرامبەر بە ئافرەتان و ژنان بەکار بهێنرێ چۆن تااقەتی ئەبێنێ چۆن توانای ئەمێنێ مناڵەکانی پەروەردە بکات لەسەر گشتی و لەسەر ژینگە پارێزیش ناتوانێت بێگومان ناتوانێت لەبەر ئەوە زۆر پێویستیمان بەوەیە بۆ ئەوەی کە باس لە تونند و تیژی ئەەکەین مادەم باسەکەی ئێمە ئێستا بۆ بە ژینگە تونند و تیژی ژینگەی خراپە بە هەمان کاتیش تونند و تیژی دشت بە دۆستانی ژینگە خراپە کە دۆستی یەکەمی ژینگە ژنان و ئافرەتان زۆر باشە مامۆستا ئافتنی نەها جەنابێتت بێژیتن هەمبەر ئافرەتێک کە دەبێتن تونند و تیژی هەمبەر ژنان نەهێتەکردن چونکە ژن دۆستێکی ژینگەیە دێت و دۆستێکی ژینگەش دەست دەیت وی دەمەیدا ئەری مامۆستا ئافتنێکت بێژن gelek cara ev axiftinên hember
ئافرەتێت هێنە گوتن کە پێیگەی ئافرەتی هەندێک گەورە و مەزنت ناوە ژیانێدا هەندێک جار بەشێکش ئافرەتە مەغروریەت دەف دروست بیتن ئوت بنە زاڵ بن سەر زەڵامی و دیسان ئەوژی تند و تیژی هەبەر زەڵامی کرد. باشە ئەوە زۆر ڕاستە ئەمە لەگەڵ ئەوە نین تند و تیژی هەر کەس بیکە خراپە بەڵام ئێستا بە شێوەیەک ئەگەر دابەشێکی 175 پیاوان بەرامبەر ژنانێکن بە ڕێژە بۆمان دەرکەوتووە 125 ژنان بەرامبەر بە پیاوان ئەیکەن هەر لەو پێناوەشدایەکە یەکێتی پیاوانی کوردستان دروست بوو بۆچی چونکە کۆمەڵێک پیاویش بەدەستی ژنەوە سە جوان لێمانە دەڵێن ئەوەش هەیە ئەوش ڕاستە بەسێمە لەگەڵ هیچیانە نابێ ببین لەگەڵ هیچیانە نابێ ببین تند و تیژی هەر تند و تیژی و خراپە بەڵام بە شێوازێکی سەرەکی هێشتا لە ئاستی هەموو جیهانیشدا بە ئەمریکا و بە ئەوروپاشەوە هێشتا تند و تیژی بەرامبەر بە ژنان زیاترە بەرامبەر بە ژنان زیاترە و ئێستش ئەو بۆ نەجیهانیە دەبێتەوە بۆی چەندێک کە ئافرەت خۆپ لاواستینتە دەرلەوە نازانی مەسەلا وەکو گوتم ینی من ناتوانم شتێک بڵێم جگە لەوەی کە بڵێم ئەمە ڕەهەندێکی دەرونی و پەروەردەی و قوڵی دەوێت کە دەبێت ئەهلی سپۆڕی ئەو بوارە قسەی لێ بکەن بەڵام ئێمە ئەنجامەکان دەبینین مامەڵە لەگەڵ ئەنجامەکاندا دەکەین بەڵام زۆریش گرنگە تۆ شتێکی تر بڵێ بۆ ئەوەی پێگەیژن بەهێز بێ لە کۆمەڵگەدا بۆ ئەوەی پێگەیژنان و ئافرەتان لە کۆمەڵگە بەهێز بێ با خۆیان شەڕی خۆیان نەکەن دیاردەیەکمان هەیە لەسەر تەلەڤیزیۆن خەڵک ئێڵێ لەسەر تەلەڤیزیۆن زۆرجا ینی پرسیارێک لە خانمان دەکەن دەڵێن پێت خۆشە بەڕێوەبەرەکەت ژن بێ یا پیاو بێ دەڵێ حەزەکەم پیاو بێ دەڵێ بۆ دەڵێ ڕێگەم لێ دەگرێ ژنان کاتە قەیرانێکی دیکەمان هەیە دوورەکەم و لە بابەتەکە تۆزێک قەیرانێکمان هەیە کە ژنان خۆیان پشتی خۆیان ناگرن خۆیان وەکو دەڵێ قۆرت لە بەردەمی یەکتر هەڵدەکەنن لە کاتێکدا ئەگەر پشتگیری یەکتر ببوونایە زۆر هێزێکی مەزن دەبوون جا لەبەرەوە مەبەستم ئەوە بوو ژینگە پارێزی ئەگەر ژینگە پارێزراو بێ ئەگەر دەرامەتە ژینگەیەکان هەبێ ئاو لە شوێنی خۆیدا بێ هەوا پاک بێ خاک پاک بێ سروشت پاک بێ ئافرەتان ئەمەیان زۆر بۆ ئاسانترە بەس ژینگە پیس بێ ژینگەی نێو ماڵ پیس بێ ئەرکە قورسەکە دەکەوێتە سەر ئافرەت ژینگەی کۆمەڵایەتی ئەپۆن ژینگەی گشتیشمان ئەگەر بێت و پیس بێ بە پلەی یەکەم وەکو خەمێکی دەرونیش بێ خەمی ژنان زیاترە لە پیس بوون زۆر باشە مامۆستاکەوەتە ئەف سروشتی دەف ئافرەتی هەی ینی دوێتن بەرچاو بێتە وەرگرتن دەف زەڵامان کە ئیدی پەرێب وێ چەندێ بدەن و هاناوا بدەن و پشگیریەوان بکەن داکو ژینگە پتر بێتە پاراستن ڕاستە لەبەر ئەوەیە ئەبینی وتمان هەمووجا دەڵێن ئێمە ئەڵێن ئەگەر بەوشە باسی ژینگە پارێزی بکەین ئەڵێن یاسامان پێویستە پێشی ئەوە هۆشیاریمان پێویستە بەڵام پێشی هۆشیاری و یاساش ئەڵێن ئاشتی وایە هەمیشە دەڵێن ئاشتی تۆ بدەن کە سێری قورئانیشکەی هەمیشە ژنان لەگەڵ ئاشتین ژنە پێی ناخۆشە شەڕ بێ ئەم هەموو شەڕی ئێستا دەبین لەسەر شتی زۆر بێمانە خەڵک ئێستا یەکتر دەکوژێ چێ زەرەر دەکە هەر ژنەکان زەرەر دەکەن ئەوە ژنەکانن برایەک لە دەستەدەن ئەوە ژنەکانن مێرد لە دەست ئەدا ئەبینی هەموو گرفتەکان و چۆنەڵێ ئاریشەکان قورسایەتەکە بۆ ئەوان بەجێ دێڵێ لەبەرەوە ئەو شەڕ بۆیە ئەبینی یعنی جیهان ڕەنگە لە داهاتوودا بیر لەوە بکاتەوە ژنان سەرکردەی ئەم جیهانە بن لە چی لەبەرەوەی ئاشتی تۆ بڕوانە یعنی ئەوە سولەیمانە دەیەوێ لەگەڵ بەڵقیسا ئاریشەیەکیان هەیە ئەو قورئان نییە ئەوە سوورەتی نەمل نییە یعنی وەختێ نامەیەک دەنێرێ سولەیمان باسی شەڕ دەکا وانە إنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم خدا القرآن ده فرمي يعني شاجني سبأ ملكة شاجن شو دله أو لقال شردانية أو لقال شردانية اللي با هدية كان بو بنيرينو وانيا باب زين أوان والاميان شو ده فكر الأشتيت كده الأشتي دكاتو باب الرجال شاري أشتي حليكين بو إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها الشر مال ويراني بدواوي وانيا أنا بيعوا كان واناله دور بركي على نحن أولو قوة وما حزبان هيو والأمر إليك فانظري ماذا تأمرين كنتو كيف خطة شبرياري كدي بزاقا بقسي ما كيما قالين باشر بزانا يعني جينجا بوي باريزراو بيشر كان بيوان دروستي دكان دواش همو مالويراني كجنا كان ديتشنوا لبروا القرآن تأكيد لو دكاتو كجنان لخمي أشتيدان قرآن تأكيد لو دكاتو كأجربيت ودرامة كان كم بنوا كشان زرر كان جنان زرر كان تو بروانا كاتي موسى سلام يخوي لسر لمصر وهالدي دتشي بو أو شوينيك شعيب كشكاني ليه يعني ووجد من دونهم امرأتين ووجد من دونهم امرأتين تذودان يعني موسى شي بني سيركا دوجن لوينو ناتوانن هيج أو دركنو بيريك أو درامتك هر أوندي وبرديكي قوريان لسردانا وهر زلامة كانن أتوان أو كاربكن أو ناتوانن موسى قلتي ما خطبكما مشكلة تنشي عريشة تنشي قالتا لا نسقي حتى يصدر الرعاء وأبونا شيخ كبير إما من ملاني ما لقلم بياوان بيناكري
هەر ئەو بیرەشە اینجا فەسەقا لەهوما موسا بۆی کردن مەبەستم چی بوو یعنی بزانە کاتێکە ئەگەر ئەو بیرە نەبووایە و دەبیری تر هەبوایە و ئاوی تر هەبوایە ئەو کچانە تووشی ئەو ماندووبوونە نابن بێن ململانن لەگەڵ ئەو پیاوە چۆنەڵێ بەهێزانە بکەن و نەشتوانن ئەمە بەستم چی بوو قورئان ئاماژەی تایە قورئان ئاماژەی بۆ ئەوە تایە کە ژنان فاکتەری ئاشتین ژنان پشتی یەکتر بگرن بەهێزتر دەبن توندوتیژی بەرامبەر بە ژنان زیانمان لێ دەدا بە شێوەی گشتی و لە بواری ژینگە پارێزیشدا دۆستێکی سروشتی ژینگەمان لێ دوور دەخات هەر دوێ ڕەوانگەهەیە دەما مستاکان بەحسا ژن و ژینگەهێت کەی نەگەرم هەندێکی دیتر بزڤڕینەوە بۆ کللتوری کوردەواریامە دەبینین بۆ نمونەمە داپیرین خۆ دیتنە یعنی gelek giringî dawê çendê eger yek metre erdî jî hebît bikarîtin hewtkekê durust ket û kerefsekê tê da biçînîtin her ya kirî erê çenda giringî ev siruşte niha bizivîteve û em giringiyeka zor pê bideyên bilat nava şarî jî dabîn خەریکە لە نێو شاردا بە شێوازێک ینی ئەگەر چۆنەڵێ دەستکردیش بێ ڕوبەری چۆنەڵێ سەوزایی دروست دەکرێ خەڵک لەبەر هۆکارە تەندروستیەکە ڕەنگە حەزبکە خۆی بۆ خۆی جۆرێک لە سەوزە و شتی تایبەت بە خۆی هەبێ لە نێو ماڵەکەی خۆشیدا شتێکی باشە ئێمە کوردوتێتی ئاو ئاودانی ئەگەر کەس لەمە تێنەگەوەکو تۆوتت ئێمە لە باپیر و لە داپیرمان بینیومانە ئێستش لە ژنانی چۆنەڵێ گوندەکان هەر ڕەنگە وەکە بژنێ حاڵەتێکی بەرچاف نەبی ڕاستە بەڵام گرنگە ئێستا ما بینین هەوڵی ئەنجومەنی وەزیرانی کوردستان لەکوێیە لە پەیوەندی دروستکردن لەگەڵ هۆڵندا بۆ چووکە هۆڵندا 40,000 کیلۆمەتری چوارگۆشەیە کوردستانی 49,048 ئێمە هۆڵندا و هەرێم و هۆڵندا بە قەدەریەکەن هەردووکیشیان بەها دەست پێکەن هەرێم و هۆڵندا بە قەدەریەکەن هەردووکمان لە 41,000 کیلۆمەتری چوارگۆشەین وڵاتێکە وەکۆڵە سەرچاوی دەرامەتی نەوت و ئەو شتانەشی نییە و نزیکەی 27 میلیۆنێکیش ئەژێنێ ئێمە چۆن کەواتە چۆن ئەزمموی سوود لە هۆڵندا وەرەگرین لە بواری کشت و کاڵی مژدەکە gelek mezina tê daye vê axtana cenabê te ke peywendiya hikûmetê digel Holanda مژدەکە زۆر مەزن هەیە کە ئیدیمە دەلیڤە هەیە ئەم تکارین خۆڤاقەیران ڕزگار دەبێ وا بکەین چونکە لە داهاتوودا هەمیشە دەڵێم لە 2030 ئیدی ڕەنگە نەک بە قەیران خەڵک کە ڕووی لە سەرچاوەکانی وزەی خاوێن کرد ئیدی ئەو کاتە خەڵک پێویستی بە نەوت نابێ ئەو کاتە نەوت کەس نایەوێ لەبەر ئەوەی دەبینی ئیمارات و قەتەر و سعودیە و وڵاتانی کەندا و هەموو لە بیری ئەوەن سەرچاوی دیکە بۆ خۆیان نابکەن بە عێراقیش ئەستا بەسەری نەهات کە پارەی نەوتەکەی بەشی موچە ناکە ئەی چی بکاوە قەرزی کرد کەواتە لێرەوە بۆمان دەرەکەوێ ئێمە لە بەردەم قەیرانێکی ژینگەین کەواتە بۆ دەرکەوت ژینگە زانستی دوا ڕۆژە ژینگە زانستی ئایندێ دەبێت ژینگە و پێکێنەرەکانی ژینگە چیە ئاوە خاکە هەوای بە پلەیەکە دەبێ بیپارێزین دەبێت ئەو فرەجۆریەی کە دەمانەوێت لە هۆڵندا فێری بین ها ئەڵلقەیەکی پێشی 3 مانگ باسی بایۆدایڤەرسیتیمان کرد باسی فرەجۆریمان کرد سوود لەو فرەجۆریە وەرگین کە چۆن وڵاتانێک بەبێ نەوتیش دەتوانن بژین و دەتوانن خەڵک بەخەوکە زۆر سپاس بوو جەنابێت مامۆستای بەڕێز بۆ پێشکەشکردن هەموو ئەختێنێن پڕ جوان و پڕهەژی بەلێ بینەرێن بەڕێز ڤی ئاوای دەینە دومایە vê xelekê و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی کە هین بەشدار بوون دگەلمە ئەدبینەریێدا هیڤیاماوە مەشیابیتن خزمەتەکە بچیک پێشکەشی هەوێن بەڕێز کردبیتن و هیڤیاماوە ئەم بشین ئەم هەموو ژن و زەڵام پێکڤە ببینە ژینگە دۆست و ژینگە پارێز ببینم خێر و شاد